ئەمەی چاودێر دوانزە بەرگە بەرجی یەکەمی تایبەتە بە کتێبەکانی کاک مەلا بەختیار و ئەو کتێبانی کە لەبارەی ئەو نووسراون وە ئەو بابەتانەی کاک مەلا بەختیار کە لە کتێبی کوردیدا هەم خۆی نووسیوێتی هەم لەبارەی ئەوە نووسراوە تا ساڵی 2010 و هەموو بابەتەکانی کاک مەلا بەختیار لە ڕۆژنامەی چاودێر و گۆڤارەکانی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان و ناوەندی ڕۆشنگەری چاودێردا. ئەمە بەرجی یەکەم بەرگی دووەم دوو تەوەرەی یەکەمی بیبلۆگرافیای 4 گۆڤارە کە هەر ئەم ناوەندە دەری کردووە و تەوەرەی دووەمیشی بیبلۆگرافیای 5 زنجیرە کتێبە. دەبەرگەکەی تریش بیبلۆگرافیای ڕۆژنامەی چاودێرە کە لە نێوانی ساڵی 2004 بۆ 2010 650 ژمارەی لێ دەرچوو. یەکێ لە کێشەکانی من لەگەڵ بیبلۆگرافیایەوەیە کە دەستگاکانی چاپی ناکەن لەبەرەوەی کە کتێبێکی خۆفرۆش نییە یا زۆر فرۆش و پڕفرۆش نییە، کتێبێک کە تەنها لێکۆلەران و تەنانەت خوێنەرانیش ئیشان پێ بێ، بەڵام زۆرتر لێکۆلەران ئیشان پێ بێ. وەکو ڕۆمانێک نییە تۆ کە خوێنیتەوە چێژی لێوە بگری، تۆ کاتێک ئیشت بە بیبلۆگرافیا ینی کاتێکی خوێن تۆ کە ئیشت پێیەتی. لەبەرەوە کێشەیەکی من لەگەڵ بیبلۆگرافیا لەماوەی ئەم 20 ساڵەیە کە من خەریکم بەڕاستی چاپکردنەکەی بووە. نزیکی 40 کتێب بووە، نزیکی 15,000 لاپەڕا زۆرترم خسۆتە کتێبخانەی کوردیەوە کە ئێمە لە بواری کتێبخانە و زانیاریەکانە زۆر وەکو کورد ئیشمان بە بیبلۆگرافیا، بەڵام بەداخەوە کتێبخانەکان لە بواری بیبلۆگرافیا زۆر هەژارن، دەیان ڕۆژنامەمان هەیە، دەیان گۆڤارمان هەیە، تا ئێستا بیبلۆگرافیای بۆ نەکراوە. ئەمەش ئاستەنگی زۆر گەورە بۆ بەکاربەرانی دروستەکە، خوێندکارانی زانکۆ، لێکۆلەران کاتێک ئیشان بە بابەتی ئەم ڕۆژنامە گۆڤارانە ئەبێت لە بری چۆن ئێستا من بۆ بیبلۆگرافیای ڕۆژنامی چاودێر خۆم ماندوو کردو، ئەوانیش ئەوێ هەمان ماندوو بن بچێژن. ئەوەی ئەو کردوێتی کارێکی ماندوو نەناسانەیە، کارێکی بڕست بڕە، کارێکە کە پڕە لە ماندوێتی تەنها ئێمە وەکو ئەوانەی کە لە کتێبخانە کارەکەی نەزانین ئەمە چەند ئەرکی هەیە، چەند ماندووبوونی هەیە، چەند تااقەت بڕۆکێنە. ڕاستی کارەکە ئەوەیە کە کاکە بوار کتێبی ئەو بابەتی کە دروستی کردووە بە ناوی بیبلۆگرافیای ڕۆژنامەی چاودێر، من لێستەوە دەستخۆشی لێ یەکەم، چکە کارەکەی ئەو بریتە لەوەی کە چۆن بتوانێت خاوکاری توێژەر و لێکۆڵەر بکات. ئەو کاری کە کاک بوار کردوێتی ئەرکی ئەو نییە، بەڵام جێی دەستخۆشیە، ئەوە ئەرکی کتێبخانەی نیشتیمانیە کە ئەو ئیشە جێبەجێ بکە. ئەبێ حکوومەتی هەرێم زۆر سوپاسی ئەم پیاوە بەڕێزە بکە کە لە جیاتی ئەو ئەم ئەرکەی بۆ جێبەجێ کردوون. ئەگەر نا ئێمە چەند بوارێکی ترمان پێویستە بۆ ئەوەی کە ڕۆژنامەکانی تریشمان بۆ بکە، بەس لە غیابی کتێبخانەی نیشتیمانیە ئێمە دەستی ماندووبوونی کاکە بوارە گوشین.